بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. للشوي دوانزەی ڕەمەزان و لە نزیک بوونەوە لە ناوەڕاستی مانگی پیرۆزی ڕەمەزان، خۆی گەورە بەرەکەتی خۆی، ڕەحمەتی خۆی، سەلام و هێمنی و ئارامی دابارێنێ بەسەر دڵی هەموو لایەکمانە. عاقبەتمان بەخێر بگێڕ یا رب. یا ربی، حاڵم ڕنگ و لەونی جیاوازی هەیە و لێ ترسم، یەکڕووگەم بکە یا رب. لطف و کەرەمی زۆرت بکەرە دوا ئومێد و ئاواتم ئیلاهی. حاڵ و نهێنیم لە لای تۆ ئاشکرایە، عاقبەت مەزانیت و بەزەییت پیاما بێتەوە یا رب. گەنجێتیم وەک شەختە سەهۆڵ و بەفری بەرخۆرە تاوی هاوین، ڕوو لە توانەوەیە و هیچم بە هیچ نەکرد. درنگ کەوتوویەکی بێ ئۆقرەم و وەلای تۆ هاتووم ئیلاهی. یا ربی، تواناکانم ڕوویان لە کەمی کردووە و خەریکە دەستم لە بەتاڵیەوە دەرەچێت. حەسرەتم زۆر گەورەیە و توێشوەکەم شەرمەزاریە. دەمتوانی باش بم، نەبووم. دەمتوانی ساڵح بم یا رب، ڕوو زەردم. دەمتوانی وەختم ئاخراوی عیبادەت بێت. شەیطان و هەوەس هەموو کاتەکانیان بردم. ئەمتوانی لە زومرەی مخلیسین بم، جاه و پلە و دنیا هەمووی فڕان لێم. ئەوە منم بەو جۆرەم و هاتووم یا رب. تۆ گەورەیت، تۆ غەفاری، تۆ ڕەحمانی. دەرکام لێدا مەخەورم بگرە، هاتوویەکی ماندووم یا رب. دەرگات بۆ زومرەی ماندوانی دەستی گوناه، کوژراوانی دەستی شەیطان، خەڵەتاوانی نەفسی سەرکەش هەمیشە کراوەیە. یا ربی، ئومێد بڕاوم مەکە. فرمێسکەکانم دوا توانا و ویستی چاکبوونی منە لێم وەربگرە. گەنجێتیم مایل بە پیری بووە، چرۆم هەرزوو گوڵیشی تێپەڕاند و هەڵوەری. گەڵام بەخێرهاتنی پاییزەکات، کەچی هێشتا داری دەستم گوناهە. کە چوونە حەڵقەی زیکر بۆ بەردەوامی بچن، بۆ چێژی ئانی مەچن، کە حەق تەعالا وەری گرتی ڕێگاکەت بۆ مەیسەرەکات. مڵکی دنیات فانیە و ئەڕوات، ملکی خوا باقیە. یا باقی ئەنتە الباقی، یا باقی ئەنتە الباقی، یا باقی ئەنتە الباقی. ئەمڕۆ لێرەی دنیا وێنەکان ئەکەینە بەری کارمان و پیشانی خەڵکیە دەین، بەڵام بەیانیەکی زوو لە قیامەت مەعنا وێنەی ئێوە ناناسێت و ڕازێکی تری هەیە. ئازایەتی دۆستانی خوایە کە لە یەک کاتا جەنگی دەرونی خۆیانەکەن، جەنگی شەیطانی بەردەرگا و بازار و جەنگی شەیطانەکانی هاوڕێی خراپ و خزمی لار و دنیای خەڵکی و چیوچیەکەن. گەورەترین داستان و باشترین سەرسامی لە ئانێکا بۆ فریشتەکان تۆمارەکەن. ئەوە داستان و ئازایەتیە. ئەوەندە نهێنی پارێزیشن، قەڵەمێ ناخوازن بۆ نووسینەوەی پاڵەوانێتیان. گوزەرەکەن و هیممەتیان لە بیری خۆیانە بنەوە و نایناسن. چەند زەڕورە خەبەر بوونەوەمان پێش داچڵەکاندنمان. چەند ترسناکە هەوڵ و کارمان بۆ خەڵکی بێت و ناوی خوا و نیەتمان یان بیر نەما بێت یا خود لاوەکی بێت. کە خەڵوەتت ڕاست بوو لە خزمەت حەق تەعالایە، نهێنی جوانە بێت، دڵت ڕوونە بێتەوە. دەستداگرتن لە دنیاویستیە پەردەی نەگەیشتنە بە حەق تەعالا. پەردەیەکی هێجگار ئەستورە بەخەبەر بێن. بیرکردنەوە و تەفەکوری ئوخرەوی ژیان و ژیانەوەی دڵە. کە تەفەکورت پێبەخشرا، لەسەر هەمان ڕێگە تەدەبورت دەست دەکەوێت. علمێک کە حاڵی بوون لە دنیا و قیامەتت پێ بدات بۆت نازڵە بێت. سووربوون لەسەر دنیاویستی فەزاحەتت تووشەکە، لە کەڵکت دەخات. هەرگیز گرنگترینەکانی ژیانت یەکەڵ بەگاڵتە و گەب مەکە.
خۆت جیاکەرەوە ئیتر ئەوان جیابنەوە پشووی ڕاستەقینە لای حەق تەعالا دەسەکەوێت هەرگیز ڕاخەرێک بۆ خۆشژیانی بێگرفتی دنیا لەم شوێنی فەنایە مەکەن بە کردەی خەیاڵ ئیمانداری حەق سەتری حوزنیەکە بە ڕووخۆشی و بەشارەت سەتریەکە چونکە حوزنی بێمایە نییە ظاهری ئیماندار لە کەسبی دنیایە و باطنی خزمەتی ساکینی حەق تەعالایە ئەم نهێنیەش تاڵان فرۆش ناکا بۆ کەس و ناکەس ئازیزان دەرگایە شیاوی لاوەستان بێت دەرگای ئاخیرەتە مردن نەزانراوێکی نزیکە بەڵام ترسناک نییە چونکە چوونە بۆ لای دۆست زانستی ڕاست و سەرچاوەی زانست ترسی خوایە إنما يخشى الله من عباده العلماء زانای ڕاست نایەوێ دەرگای ئاخیرەی لێدا بخرێت دڵخۆشی ئیماندار بە ڕزگاربوونی ئاخیرەت و قیامەتی خەڵکیە لە خەمی تیاچوونی خەڵکە خەریکە بە هیلاکە ئاچێت قەدری خۆتان بدۆزنەوە بەوەی خاکی بن و خۆتان لە خاک زیاتر مەبینن لەوانە مەبن کە تەماع پێش خۆیانیانەدات و هەوا و ئارەزوش لە تۆڕی خۆییان دەنێت دەشنە بەردەم سوڵتان و دەسەڵاتداران و بەڕەزالەت ڕازیە بن زانا نابێ بەڕەزالەت ڕازی بێت داوای شتێم مەکە کە بە حەڵال بۆت نەنووسراوە بۆچی تۆ ئازانی ئەهلی دنیا ئەتوانن شتێکە بۆ بپچڕن کە قیسمەتی تۆ نەبێت عەبدایەتی خوا قبوڵ نەکەی تاجی زێڕی لەدەست ئەدەیت و دەبیتە بەندەی ئارەزوت وەختی ئەزانیت ئەو فریشتانەی لە فڕاندنی ڕۆحا کارامەی بێوێنن تۆیان بردووە و ڕێگای گەڕانەوە و کرداری چاکەت بە هیچ جۆرێ نەماوە خۆت وابینیتەوە کە وازانی لە کتوپڕێکا زەوی شەقی بردووە و کەوتویتەتە ناویەوە لەسەر پشتی شەپۆلێکی زەریا و دەریاکان ون بوویت ئەگەر ڕووی تەوبەتان نییە تەوبە لە بێڕووییتان بکەن خێرا ڕووتان پێ ئەدرێت و ئەبنە تەوبەکار داوای ئونسەت و یەقین لە حەق تەعالا بکەن ئەی بەخشێ زۆر دەوڵەمەندە فقهی زوبان بە بێکاری دڵ یەک هەنگاو نزیک ناخاتەوە نزیکیە لە نهێنی کردار کرداری مانا و مەغزە لەگەڵ پاراستنی سنوورەکانی شەرع و تەواضع لە عیبادەتە آمین یا مجیب السائلین